سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. لاهور شێخجەنگی نوێترین هەڵوێستی خۆی لەسەر کێشەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خستە ڕوو. ڕایگەیاند ئەو تۆمەتانەی ڕوبەڕووی من کراونەتەوە پڕوپوچن و منەتم نییە. لاهور شێخجەنگی لە ڕۆژی شەیدانی یەکێتی پەیامێکی ئاراستەی کە سوکاری شەیدان کرد کە سەردانیان کردبوو وتی بێمنەتم لەو تۆمەتانی ئاراستەم کراون. دڵنیەم ئەوانیش بە خۆیاندا دەچنەوە و ئەگەر کەسێک کارێکی نایاسایی کردووە با بچن لە دادگاکان سکاڵا بکەن نەک لە ڕاگەندنەکانەوە باز بکرێت. لەبارەی هۆکاری هەڵبژێردنی بێدەنگی لاهور شێخجەنگی وتی نامەوێت قسێک بکەم لە دژی براکانم نەیارەکانی یەکێتی پێخۆش بێت. داواشم لێکراوە منیش هێز بجوڵێنم بەڵام بێدەنگیم هەڵبژاردووە بۆ ئەوەی ئازار نەخەمە دڵتانەوە. وتیشی بانگەوازێک بۆ برایەنم و هەواڵەکانم لە مەکتەبی سیاسی دەکەم کە ئەم ڕۆژە پیرۆزە بکەنە ڕۆژی ئاشتەوایی و دەستی ئاشتی و برایەتی درێژ بکەن تا لەناو ئۆرگانەکانی یەکێتی کێشەکان چارەسەر بکەین نەک ببێت بە مانشێتی زەرد و سووری نارەکانمان. وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە نوێترین لێدوانیدا سەبارەت بە دابشکردنی موچەی فەرمانبەران ڕایگەیاند کە گۆڕانکاری لە وادەی دابشکردنی موچەدا نەکراوە و موچەش بەبێ لێبڕین دابش دەکرێت. ئاوات شێخجەناب وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان وتیشی هەندێک کێشەمان هەبووە لەگەڵ کۆکردنەوەی داهاتی خاڵستنووریەکانی سلێمانی ئەگەرنا داهاتی گومرگی هەرێم بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادی کردووە. وەزیری دارایی جەختیشی کردەوە کە حکوومەتی هەرێم بەردەوام دەبێت لە سیاسەتی پشت بەخۆ بەستن و دەمانەوێت داهات زیاد بکەین بۆ ئەوەی لە فشارەکانی وڵاتانی دیکە ڕزگارمان بێت. بەڕێوەبەری گشتی پۆلیسی هاتوچۆ هەرێمی کوردستان دەڵێت کە ئۆتۆمبیلی کراون ناسراو بە مەلیکا سوکانیان گۆڕدراوە لە ڕاستەوە بۆ چەپ و دەستکاری کراون بۆیە بە هیچ شێوەیەک تۆمار ناکرێن و ژمارەیان پێنادرێت. لیوە عەبدولقادر عەزیز بەڕێوەبەری گشتی پۆلیسی هاتوچۆی هەرێمی کوردستان ئەمڕۆ یەکشەممە ئاشکرای کرد ئێستا خەریکی یاسایەک بۆ ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دەردەکەین بەڵام ئەوانەی بڕدراوەکان و شوێنی سوکانیان گۆڕدراوە بە هیچ شێوەیەک تۆمار ناکرێن. ئەو ئۆتۆمبیلانە هی ئەوە نین لەسەر شەقامەکاندا بڕۆن. ئەوەشی خستە ڕوو ئێستا جگە لە ئۆتۆمبیلی بێسەرەتا نزیکەی 5,000 ئۆتۆمبیلی دیکە لە هەرێمی کوردستاندا هەن بە هۆکاری ئەوەی مەرجی توند و تۆڵیان نییە و لە پشکنین دەرناچن تا ئێستا ژمارەیان بۆ نەکردوون. پاژنێوەڕۆی ئەمڕۆ ڕووداوێکی هاتوچۆ لە بەرزاییەکانی بانیمەقان لە چەمچەماڵ ڕوویدا و بەهۆیەوە 6 کەس گیانیانە دەستدا و کەسێکیش بە سەختی بریندارە. مەلەکاتێکدا سێمین یەکشەممەی مانگی 11 هەموو ساڵێک کە ئەمڕۆ بوو بە ڕۆژی جیهانی یادکردنەوەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ ناسراوە و بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێمی کوردستانیش ڕۆژانە لە شار و شارۆچکەکانی هەرێم 22 کەس بە ڕووداوی هاتوچۆ بریندار دەبن یان گیانە دەست دەدەن. بە گوێری ئامارەکان لە دەمانگی یەکەمی ئەم ساڵدا 3509 ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕوویداوە واتە ڕۆژانە تێکڕا 11 ڕووداوی هاتوچۆ لە ئەنجامی کۆی ڕووداوەکانیشدا 530 کەس گیانیانە دەستداوە و 6,026 کەسیش بریندار بوون. سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەتەپە ڕایگەیاند تورکیا وڵاتێکی هەژار نییە بەڵام بە جۆرێک ئیدارەدراوە ئێستا نزیکە لە داڕمان. دەمیرتاش لە تویتەری خۆی نووسیوێتی تاکە شتێک کە پێداگیری لەسەر بکرێت ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەیە لە تورکیا ئەوەش بۆ تەڵقیندان لەسەر ئەو کەسانی تورکیایان فرۆشت. دەمیرتاش داواش دەکات لەسەر سندوقەکانی دەنگدان خەڵکی تورکیا وانەیەک بدەنە ئەو کەسانەی وڵاتەکەیان گەیاندە ئەم ڕۆژە. بەوتەی هاوسەرۆکی پێشووی هەدەپە دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە دۆخەکە بە تەواوی لە تورکیا بەرەو باشبوون دەچێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.